بەرپرسێک لە ئەنجومەنی وەزیران زانیاری لەسەر دابەشکردنی موچە ئاشکرا دەکات. هەوڵی دابڕینی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دەرەوەدا شکستی هێنا. لە سەدا هەشتای تونێلەکانی حەماس تا ئێستاش هیچ زەرەر و زیانێکیان بەرنەکەوتووە. لاتی وا ڕۆسلاوتان لێبێت، من هودام سێ هەواڵتان پێشکەش دەکەم. ئاماژ ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیران هەر ئەمڕۆ بە میدیای پارتی ڕاگەیاند ئەموو ڕێکارەکانی نردنی ئەو 680 ملیارد دینارە تەواو بوو. نووسراوی خەرجکردن گەیشتۆتە لای وەزیری دارایی عێراق، بەڵام بەغداژ لە خەرجکردنی موچەی خۆیان دواکەوتون. بۆیە چاوەڕوان دەکەین لەم هەفتەیەدا 680 ملیارد دینارەکەی موچە خۆرانی هەرێمی کوردستان ڕەوانە بکرێت، دواتریش دەست بکرێت بە دابەشکردنی موچەی هەرێمی کوردستان. ئەمڕۆ یەکشەممە 28/1/2024 مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لامیانی دەستپێکردنی سێمین کۆنفرانسی ساڵانەی نوێنەرانی حکوومەتی کوردستان ڕایگەیاند. حکوومەتەکەی بە نیازاستی نوێنەرایەتی دیبلۆماسی خۆی لە ژمارەیەک وڵاتە بەرز بکاتەوە. مەسرور بارزانی لە وتارەکەیدا ئاماژەی بەوە کرد ئەوەی جێگای دڵخۆشیە ئەوەیە پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و کۆمەلگای نێودەوڵەتی لە ساڵانی ڕابردوودا زۆر پەرەیسەندووە و گەشەی زۆری کردووە. ئاماژەی بەوەش کرد ژمارەی کۆنسوڵ و نوێنەرایەتی دیبلۆماسی لە هەرێمی کوردستان لە فراوانبووندایە. ئەوەشی خسەڕ و بەرنامەی داهاتوومان بریتە لە زیادکردنی ژمارەی نوێنەرایەتیەکانی حکوومەت لە دەرەوەی وڵات و بە تایبەتە وڵاتانەی کۆنسوڵیان لە ناوچەکەدا هەیە، بە ئامانجی زیاتر چەسپاندنی دۆستایەتی و پەیوەندی ئابووری و ڕۆشنبیری و زانستی و ئەکادمی. هەروەهاوەشی وت لە ڕوانگەی نێودەوڵەتیەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی زۆر باشی لەو بوارە داناوە لە ڕێگەی سەردانیکردنی شاندی بەڵای وڵاتان بۆ هەرێمی کوردستان و ئەما لە کاتێکدایە پێشتر چەند پەرلەمانتارێکی شۆڤێنی و پۆپۆلیستی عێراق لە هەوڵیەوەدا بوون کە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە وڵاتان دابخەن بە بیانوێوەی دەبێت حکوومەت لە نێودان مزراوە دیبلۆماسیەکانی عێراق لە وڵاتان ئەندامی هەبێت و مافیەوەی نییە سەربەخۆ نوێنەرایەتی لە وڵاتان هەبێت. لە کاتێکا مافێکی دەستوری هەرێمە دەتوانێت بە شێوەی سەربەخۆ نوێنەرایەتی وڵاتان بکاتەوە. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی لە راپۆرتێکدا ئاماژە بۆ دەدات لە دوای شەڕوپێکدادانەکان بۆ ماوەی 114 ڕۆژ و وێرشە بەردەوامەکانی سوپای ئیسرائیل بۆ سەرکردی غەزا تا ئێستاش سەدا هەشتای تونێلەکانی حەماس لە ژێرکەرتە فەڵەستینیەکە هیچ جۆرە زەرەر و زیانێکیان بەرنەکەوتووە. لە راپۆرتەکەدا ئەوەش هاتووە بەرپرسانی ئیسرائیل و ئەمریکا ئاماژە بۆ دەدەن لە ئێستادا قورسە بزانرێت ئەو تونێلە ئاڵۆزا ژێرزەمینیانەی حەماس چەندیان لای سوپای ئیسرائیلەوە خاپور کراون. سێواڵم پێشکەشکردن شاد بن.